لەم چەند مانگ و هەفتەیی ڕابردووە شەپۆلێکی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان هەبووە کە بەداخەوە بە تایبەتی لە هەندێک لەو دۆسیانەیە کار بە نەک لە هەندێک لە تێکرایە دۆسیانەیە کار بە یاسای ڕۆژنامەوانی نەکراوە. مەش پێشێلکردنیەکی زەقی مافەکانی ڕۆژنامەنووسانە. ڕۆژنامەنووسان وەکو هەر توێژێکی تر یاسایانەیە کە ئیشەکانیان ڕێکەخا و مەفروض ئەگەر سەرپێچیەک ڕۆدا بۆ یاسایەک لا بکرێتەوە کەیسەکانیان نەک پەنا ببرێتە بەر هەندێک حیلەی نابەجێی یاسایی کە بەداخەوە هەندێک جار لەلایەن دادوەرەکانەوە ئاکرێ و ئەمەش هیچی تر نییە جگە لەوەی کە بەدەستی خۆیان ئەو فەزایی کە ناوی فەزای دادوەریە ناشرینەکەن و ئەو دەسەڵاتی ناوی دەسەڵاتی دادوەری هەندەی تر لەرزۆکەکەن و لە کاتێکە ئەمەشەکەن کە ئێستا ناڕزایەتێکی زۆر هەیە لەم کردە بۆیە پێویستە بەڕاستی بە دوواداچوون یان بە دەمەواتنی جدیە بێ لەلایەن پەرلەمانەوە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکە پڕە لە کێشە و پڕە لە مەزاجەتی شخصی ئەم مەزاجی شخصی تاکەی بەردەوامە بێت. پێویستە سنوورێکی بۆ دابنرێ. کەیسی زوبێر و کەیسی ڕۆژنامەنووسانی تر مشکلەیەکی زۆر گەورە هەیە ئەوەیش ئەوەیە کە بەڕاستی دادگاکانی ئێمە فاسڵەیەک لە بینی ڕۆژنامەنووس و هەندێک جار جاسووس و هەندێک جار سیخوڕی وڵاتان وانە نایڵنەوە. یعنی زۆر جار تۆ کە ئیشی ڕۆژنامەوانیەکەی چۆنە ڕێی بڕیار لەوە درێ کەم ئیشەی تۆی کەی جۆرێکە لە ئیشی جاسووسی هەروە ئیشێکی تر کە ئیشێکی تاوانێکە چێتە خانەی تێکدانی ئەمنی قەومیەوە. یعنی بەڕاستیمە کێ بڕیاری لێدا مشکلە ئەوەم دەسوەردانی حزب و بەرپرسانی گەشتۆتە ئاستێک کە بە کەیفی خۆیان ئەوان بڕیارە دەن تۆی ڕۆژنامەنووس چیت و لەم کەیسەیە چیت و چۆن ئەوێ مامەڵەتەکە بکرێت. دەسەڵاتی کوردی لەوەتەی کە هەیە ئەزمونێکی دوور و درێژێ لەسەر ڕاودونانی ئازادی خوازان و چالاکوانان و ڕۆژنامەنووسان و بەداخەوە لە چەند ساڵی دوایی شاگەیشتە تیرۆرکردنیان و بەتایبەت لە ماوەی دوومانگی ڕابردووە ئەم ئەزمونە زۆر خەز بۆتەوە لەسەر وەکو حملەیەکی بەرفراوانی پێهاتووە لەسەر ڕۆژنامەنووسان لە تەواوی هەرێمی کوردستانە بەتایبەت لە ماوەی مانگی ڕابردووە 4 کەیسی هاوشێوە لە سنووری گەرمیانە بووە و ئەو دەستگایانەشی کە وەکو دەستگای ئەهلین یا ئەو پارتانن کە لە دەسەڵاتانین بەداخەوە زۆرترین پریشکی ئەم ئاگرەی دەسەڵاتیان بەرکەوتەوە و ئەیانوێ سەرکوت و بێدەنگیان بکەن. پامنێرێکی ڕۆژنیوز لە برادۆستکەوە دوو مانگ زیاتر تا ئێستا دەست بەسەر کراوە و هیچ ئەسەرێکی نەکەیسەکەی دیارە نەدادگا لێکۆڵینەوەی لەکە ناوەتانێ بە ڕۆژنامەنووسان و بە دەستگاکانی میدیایی ئەڵێ ئەم ڕۆژنامەنووسە چی پێهاتووە وەش گومانێکی گەورە لەسەر کەیسی دادگا و سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە دروستەکە و وامان لێەکە وەکو ڕۆژنامەنووسان و وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیمان و باوەڕمان بەو دادگایە نەبێت کە بۆ پاراستنی ئەمە دانراوە بەڵکو ئەوە تەنها پەرژێنێکە بۆ پاراستنی سەرماڵی دەسەڵاتی سیاسی. دەستگیرکردنی ڕۆژنامەنووس زبێر برادۆستی کارێکی نەشیاوە و لە چوارچێوەی یاسای ڕۆژنامەنووسی چوەتە دەرەوە هیوادارین دەسەڵاتی کوردی بۆی پێمان بڵێ دادگایە یاسایە سەروەریە لەم هەرێمەدا هەیە ئازادی بکا بۆ ئەوەی ئێمە شەکو ڕۆژنامەنووس دڵمان بەوە خۆش بێ کە هەرێمەکەمان یاسایەکی تیا بە ناوی یاسای ڕۆژنامەنووسی. ئەو سکاڵانەیە چێتە بەردەم دادگاکان بە بڕیاری تا ڕادێک نزیک لە حیزبەکانەوە بڕیارەدەن بەوەی کە ئەو ڕۆژنامەنووسانەی لەسەر ئەو ڕووماڵانەی کە لە بەرژەوەندی حیزبەکان ڕاگیرەکرێن و بڕێر ڕاگررتنیان بۆ دەرەکرێت کە ئەمەش خۆی لە خۆیدا بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەریە. ڕۆژنامەنووس زبێر کە لە مانگی حوتەوە ڕاگیراوە تاوەکو ئێستا لەسەر کارێکی ڕۆژنامەنووسی ئەمە پێچەوانی هەموو ئەو یاسایانەیە کە بۆ کاری ڕۆژنامەنووسی دانراوە لە هەرێمدا و ئەو ڕاگررتنەی ئەو ڕۆژنامەنووسە تەنیا لەسەر ڕووماڵکردنیەکە کە ئەمەش هیچ هۆکارێک نییە بۆ ڕاگررتنی ئەگەر هەر هەڵە بەکارهێنانێکی کاری ڕۆژنامەنووسی دەکرێت بە یاسای ڕۆژنامەنووسی مامەڵی لەگەڵدا بکرێت نەک بە ڕاگررتن.